ئەمە مۆبایلە ئامێرە ترسناکەکەی سەردەمی ئێستای منداڵان. دایکان و باوکانی بەڕێز، بە پێی نوێترین توێژینەوەکان، کاریگەری خراپەکانی مۆبایل، ئایپاد، ڤیدیۆ گەیم، تەلەڤیزیۆن، ئەم ئامێرانە کاریگەری خراپەکانیان لە هەڵکشاندایە. لەوانە دواکەوتنی قسەی منداڵ، لە پاشان کەمبوونەوەی هزر و تەرکیزی مناڵ، زیابوونی جوڵەی منداڵەکانتان، لە پاڵ ئەوەیە تێکچوونی سیستمی خەوی منداڵەکانتان، ڕەفتاری شەڕەنگێزی لە لای منداڵەکانتان زیاد دەکات. ئەمە لەگەڵ ئەوەدا کە دەبێتە هۆکارێک بۆ دابڕانی منداڵەکانتان لە کۆمەڵگا. لەبەرەوە پەیامێکی برایانە و پاشان وەکو پزیشکی مناڵان، ئەگەر خەمخۆری داهاتووی منداڵەکانتان لەم ئامێرە ئەلکترۆنیانە بە دوور بگرن. سمارت وەرچەرخانە.